ماوەی 5 ساڵە هەوڵ بۆ بەدەستهێنانی بڕواننامەی جوان خوێندنەوەی قورئان دەدات و ئەمڕۆژ بە ئامانجەکەی گەیشت. هاوکار دەڵێ وەرگرتنی ئەم بڕوانامە واتە خوێندنەوەی قورئانی پیرۆز، هاوشێوەی پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت و هاوڵانی. تەمەنم 30 ساڵە بۆ ماوەی تقریبا 5 ساڵێک ئەبێ 5 ساڵێک ئەبێ بەڵێ خەریکی خوێندنی ئەم قیرائەتم لە مامۆستا عوسمان فەرەجی بەڕێز و بەڕاستی لە ماوەیە ئەگەر تۆ ئەگو خۆت لێ نەبڕێ بۆ وەرگرتنی ئەمی جازە و هەوڵ مادووبوون عنی نەچێژی هیلاکی نەچێژی بەڕاستی تۆزێ ناڕەحەتە بێ و ئەکرێ ساردبوونەوە ڕوتێکە بۆیە لەم مەجالات و ئەبێ ئیش و کارەکان ناچارەبی لە کۆمەڵێک کاتە عنی ئیشکارەکان واز لێ بێنی شکارەکەی خود واز لێ بینی بۆ ئەم قیرائەتە یان کاتەکانی خۆ تەقسیم کەیتەوە دیسان دابەشکێتە بۆی بتوانێ ئەمی جازە ینی جازەیەکی تر بەدەست بێنی بەڕاستی. لقی شارە زووری دەستگای نووری حیکمە لە کۆتا ڕۆژی ساڵدا ئاهەنگێکی شکۆداری بۆ بەشێک لە دەرچوانی ناوەندەکەی بە ئامادەبوونی جەماوەرێکی بەرفراوان ڕێکخست. تیایدا زیاتر لە 40 قوتابی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزیان لە سنوورەکە پێبەخشرا و دەیانی دیکەش سەرقاڵی وەرگرتنی ئەو بڕوانامەن. دوای بڕینی چەند قۆناقی لەلایەن فێرخوازەوە داخلی ئیمتیحانی کۆتایی داخلی تاقیکردنەوەی کۆتاییە بێت کە لیژنەی ڕاستاندنی باڵی قیرائات با بڵین ئەچێتە بەردەستی لیژنەی باڵی ڕاستاندنی قیرائات ئیمتیحانی کۆتایی ئەکات لە هەرچی جوزئەکە. بەڵام پێش ئەو قۆناغە تەلەبەت ئەبێت سنوورێک لە قورئانی لەبەر بێت یعنی لە جوزئێک بۆ 5 جوزئە بە پێی تەمەنەکەی ئەگۆڕێت پاشان کتێبێکی شامل کتێبێکی تەواو گونجاو و یعنی تۆکمە لە بواری قیرائات کتێبێکی نەزەری تەواو کردبێت و ئیمتیحانیشی تیا کردبێت با بڵین توانی بێتی نێمری لە 180 بەدەست بێنێت پاشان ئەچێتە ئیمتیحانی کۆتایی ئەچێتە تاقیکردنەوەی کۆتایی و لەوێ ئیمتیحانی کۆتاییەکان بە دەرچوونی لەم تاقیکردنەوە تەلەبە ئەبێتە خاوەنی ڕستەی نەبشراو لە ئیجازات. دیارە ئێمە وەکو دەستگای نووری حیکمە لە قیشارە زۆر ساڵانە ئەم ئاهەنگە گێڕین لە کۆتایی ساڵە بۆ کۆمەڵێک لە فێرخوازان و مامۆستایان ئەوانەی کە لەم ساڵە ئیجازەی قیرائەتە جیاوازەکانیان وەرگرتووە. خۆشبەختانە ئەم ساڵیش کۆمەڵێک لە قوتابیانمان ئەلحەمدوللا مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانیان وەرگرت لە ڕیواتە جیاوازەکانە. لقی شارە زووری دەستگای نووری حیکمە لە ساڵی 2018ەوە خزمەتەکانی لە ناوچەکە دەست پێ کردووە و جگە لە ناوەندی سەرەکی لە هەڵەبجەی تازە زیاتر لە چەند بازنەیەکی لە ناحێو گوندەکانی سەر بە شارۆچکەکە کردوتەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.